خۆشەویستانم ئەو کاتتان شاد لەگەڵ بەردەوامی قەیرانی سووریادا هەروە دێ و فشارەکانیش بۆ سەر وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا و وڵاتانی تری ڕۆژاواییش زیاد دەکەن. ئەم فشارانە بە مەبەستی ئەوەیە تا ئەمریکا و وڵاتانی ڕۆژاوایی هەرێمێکی دژەفڕین لە سووریادا پێک بێنن. دانانی هەرێمێکی دژەفڕین وەک زۆرێک لە چاودێران ئاماژەی پێدەکەن بڕیارێکە وردەکاریەکی زۆری پێدەبێت و هەروەهاش بڕیاردان لەسەری گەلێ سەختە. هاوکاتی ئەوەی ژمارەی کوژراوەکان لە سووریادا بە نزیکەی 23,000 کەس مەزەندە دەکرێن ڕەخنەگران وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا گوناهبار دەکەن بەوەی خۆی دوورە پەرێز گرتووە. فڕۆکە و هەلیکۆپتەرە جەنگیەکان هێرش دەکەنە سەر هەڵداوان. ساڵی پار هێرشە ئەسمانیەکانی ئەمریکا و ناتۆ پشتیوانی لەسەر هەڵداوانی لیبیا دەکرد و ئەو هێرشانەش بە پاڵپشتی کردنی نەتەوە یەکگرتوەکان و هاوپەیمانە سەرەکیەکان بوون لە وڵاتانی عەرەبیدا. بەڕێوەبەرایەتەکەی سەرۆک ئۆباما دەڵێ سووریا جۆرێکی ترە. جەی کارنی دەمڕاستی کۆشکی سپیە. ئەو هێرشە هەردەبوو ئۆپۆزیسیۆنی یەکگرتووش داوای بڕیاری نێونەتەوەی دەکرد. هاوڕاییەکی نێونەتەوەی هەبوو لەسەر هەردوو ئاستی ئەنجومەنی ئاسایشی نەتەوە یەکگرتوەکان و هەروەها هاوڕایی گشتی لە ڕێی کۆمکاری عەرەبەوە. ئێمە لە سووریا ئەوەمان نییە. وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا لە ڕاوێژکردندا لەگەڵ تورکیا و ئوردون و ئیسرائیل و لوبنان و وڵاتانی تری ناوچەکەدا بەڵام واشنگتن ناکۆکە لەگەڵ رووسیا و چین لەسەر چۆنێتی کارکردن لەسەر دۆسەی سووریا. لیۆن پەنێتا وەزیری بەرگری ئەمریکا دەڵێت واشنگتن سەنگی خستۆتە سەر یارمەتیدانی ئۆپۆزیسیۆنی سووریا. ئامانجمان ئەوەیە کە ئەوەی لە تواناماندایە بیکەین کۆمەککردنیان بە شێوەیە کە لەم شەڕەدا زیاتر کاریگەریان هەبێت. مەسەلەی هەرێمی دژەفڕینیش بۆ ئێمە مەسەلەیەکی سەرەکی نییە. ڕۆبێرت زارەتی شیکەرەوە لە نێوەندی سیاسەتی دەرەوەیی لەگەڵ زیاتر لە 62 شارەزای تردا داوایان لە سەرۆک ئۆباما کردووە تا هەرێمێکی دژەفڕین لە سووریادا دابنێ. ڕێک ئەمە ئەو مەسەلەیە کە هەوڵمان دەدا ڕێی لێ بگرین لە لیبیادا. بەردەوامی شوها دەمێنێتەوە کە ئایا ئەمریکا بۆ خۆی خواستی چییە تا لە ڕۆژ و مانگەکانی داهاتوودا بیکات. یەکێک لە فاکتەرەکانی تر چوونە دەرەوەی پەنابەران و ئاوارەکانی ناوخۆی سووریان و هەروەهاش نیگەرانی لەسەر ئەگەری بەکارهێنانی چەکی کیمیایی لەلایەن حکوومەتی سووریاوە. شیکەرەوە کریس چێڤس لە نێوەندی ڕان. بۆ دڵنیابوون لە بەکارنەهێنانی چەکی کیمیاوی بۆ کەمکردنەوەی ئاستی کاریگەری شیانەکان کاریگەریەکانی ئەلقاعیدا سێهەمیش بۆ خۆلادانە لە شەڕێکی خوێناوی تائیفی و پاکتاوکردنی نەژادی. هەروەها دەشڵێت ئەمریکا و هاوبەشەکانی دەتوانن زۆر شتکەن بۆ یارمەتیدانی سەرهەڵداوانی سووریا بەڵام دەشڵێت دەبێ وڵاتانی جیهانیش پلانێکی درێژخایەنیان هەبێ بۆ سەقامگیری لە پاش بەشار ئەسەد کە دەشێت پێویست بە هێزی بیانی بکات لە ناو سووریادا.